محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. قال الله تبارك وتعالى في كتابه الكريم: وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة وذلك دين القيمة. وقال عليه الصلاة والسلام: لتنقضن عرى الإسلام عروة عروة، كلما نقضت عروة تشبث الناس بالتي تليها، أولاهن الحكم وآخرهن الصلاة. ديني الله جل جلاله كناردويتي بريتيالا إسلام. الله سبحانه وتعالى لقرآن فرمي: ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. هر کس يجگل إسلام دينيكي ترهل بجيره أولي ورناكي لي أو دينا ولا قيامتها لدورا وكانت بويا أبي مسلمان لحقيقتي إسلام تبقى وبيروي بكاو بي باريزي لدينا كاني تر هتا وكو قشتوا با الله سبحانه وتعالى سربرز بي لي ورقرت بي وبيخات بهشتوا. حقيقتي إسلام أولنية كمن ديارية كم ياخد تو ديارية كي ياخد هر کسی کی تر دیاریه کاو وكو كالايك أي كاب بالاي خويا هر أو بإسلام زانه. كامرو زور كس هيا إسلامي كي بو خوي داتا شيوة وكردويتي ببري خويا لوا زياتر وكمتري ناوي هر أو براست أزانه. لكاتك أو إسلامي أو دايتاشي وكردويتي ببري خويا أو أنيك الله سبحانه وتعالى لقرآن ناردويتي ولسنة رسول الله صلى الله عليه وسلم داوي لك به. أوانيك حقيقتي إسلام نازانن بو خويان إسلامي كان داتاشي وياخد إسلامي كي أمريكي وأوروبي وديمقراسيان بو داتاشراو هي روي أكن ووا أزانم لسر حقن الله سبحانه وتعالى لقرآن باسي كدون لسوري كهف كافرمي: قل هل ننبئكم بالأخسرين أعمالا الذين ضل سعيهم في الحياة الدنيا وهم يحسبون أنهم يحسنون صنعا أولئك الذين كفروا بآيات الله ولقائه فحبطت أعمالهم فلا نقيم لهم يوم القيامة وزنا. همو جمعة يقى إخواننا سنة بإخواننا أم آياتي تياي فما شايبك الله سبحانه وتعالى فرمي بيتان بليم أوانيك لروجي قيامتا لخاسر كان بقرا لأخسر كانيشن خرابترين دوراندن دوراون كامانا أوانن كالدنيا هولو كوششيان كردوه نوێژیان هەبووە ڕۆژویان هەبووە زەکاتیان هەبووە حەجیان هەبووە عیباداتیان هەبووە لە لای خۆشیان ئیتر تەواو ئەوان باشترینی مسڵمانەکان لە لای خۆیان ئیتر ئەوە ئیسلامی حەقیقیە کە خۆیان هەڵیان بژاردووە پێیان باشە. ئیسلامی حەقیقی أويك الله سبحانه وتعالى لقرآن داوي كردو رسول الله صلى الله عليه وسلم لسنة ممارسي كردو فرماني كردو لسنة فرمي أمانة همو كارو كردو وكان يعني بوشالة بطالة بلام لا يخويان لسر حقه هذا وانيش واصل أمانة كأجان لحقيقة دين كيانية بلكو بكومولا كارو كردو يقول كش رازيب فرمي حبطت أعماله
يجو فرمي كفروا بآيات ربهم ولقائه أما نقر إيمانيان بآيات الله هبوايا هلبت إسلاميان لآيات الله إيمانيان بلقاء الله هبوايا هلبت بو إسلامو بيقشنو كالله داواي كردو بۆیە هەموو ئەو کردارانیان پوچەڵە لەبەرەوەی لەسەر ئەو ئیسلامە نین کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا داوای کردووە وەرنانگیرێ لێیان بۆیە بێ ڕۆژانە خۆمان بەراورد بکەین بە قورئان و حەدیث بزانین لەسەر کام ئیسلامەی ئەوەی هەموو پێغەمبەران لەسەری بوون و دوا پەیامبەر کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بۆی هێناوین یا ئەوەی دەستگایەکی استیخباراتی دایڕشتووە یا ئەوەی گاور و جوولەکە دایڕشتووە یا ئەوەی ئەمریکا و ئەوروپا دامەشتووە یاخود ئەوەی سەرکردەکەت بۆی داڕشتووی مەلا و شێخەکەت بۆی داڕشتووی یاخود ئەوەی حەزی خۆ حەزت بێت ئەمانە هیچ ئەو ئیسلامە نییە ئەڵڵا ناردوێتی جەل جەلالوه یەک ئایەت لە جوزی عەممەیە هەیە لە سوورەتی بەینەیە بجوانی پێت ئەڵێ و ئیسلامی ئەڵڵا لێت قبوڵەکە کامەیە ئەگەر تی بگەی لە هەموو شوێنێ ئەتوانی دینی پێغەمبەران لە دینی مشریکین جیا بکەیتەوە ئەو ئایەتەش ئەڵڵا سبحانه وتعالى فەرمێ وما أمروا إلا ليعبدوا الله ئەو خەڵکە خۆم خەلقم کردووە فەرمانیش هەر فەرمانی خۆمە هیچ کەسێ نییە والله جل جلاله لقرآن أو يزور دبات كدوته ألا له الخلق والأمر الله سبحانه وتعالى مخلوقاتي خلق كردو فرمانيش بو خويت أفرميك كخلقم كردون يك فرمانم بيكردو كتشيب كان ليعبدوا الله مخلصين له الدين بو أوي الله سبحانه وتعالى ببرستن ببالفتي همو برستنكانيان بو الله به بو أو خلقم كردو وإلى آياتي كتيرها فرمي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون جنوك إنسان كان كخلقم كردون بو خلقم كردون بتنها من ببالستن وكو إمام ابن عباس فرمي ليعبدون أي ليوحدوني بو أوي بتنها من ببالستن جاء الله سبحانه وتعالى فرمي أمانا بو أو خلق كردو في غمراني شير بو وناردو وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون پێشتۆ هەر پێغەمبەرێکمان نردبێ بۆچی مان نردووە بۆ ئەوەی بۆ خەڵکە بڵێ ئەڵڵا جەل جەلاله بەتەنها بپەرستن چونکە ئێوە بۆ خەلق بوو و ئەوە تاکە فەرمانی ئەڵڵایە کردوێتی پێتان و ئەگەر بگەیتەوە بە ئەڵڵا و ئەو فەرمانت جێبەجێ نەکردبێ یاخود شکاندبێتت یاخود فەرمانی شەخصێکی کەت لەگەڵا وەرگرتبێ لە قوبوڵ ناکرێ و جەهەنەم ڕۆی هو في الآخرة من الخاسرين إلا ليعبدوا الله مخلصين له الدين فرستني الله بكن بتنها خالصا بس أو بفرستن بضليان بكرداريان بقفتاريان سيري أو سيانة بكن هرسي شي أراس بكن برو الله سبحانه وتعالى شون حنفاء عليه الله سبحانه وتعالى بيطلع نابێ هیچ دین و ڕێباز و ڕێشکەیەکی کە تێکەڵی ئەم ئیسلامە بکەین ابن عباس فەرمێ حنفاء بمعنای چییە يعني المائل عن الأديان الباطلة كلها إلى دين الحق فەرمێ واتە لا بدەی لە هەموو دینە باتاڵەکان بۆ دینی حەق ئیتر ئەو دینانەی کە بە ناوی ئەڵڵاوە بۆ داڕێژراوە یاخود ئەو دینانەی بناوي إنسانية وبود دارج لا شو كام رديني إنسانية خلق بيرويك جقال لدينا كاني الله كان بيدي دينانك كمخلوقات دائما جقال لو دينانك الله ناردويتي وتحريف براو وكو يهود ونصارى الله سبحانه وتعالى فرماني أوام بيكردون إيه ولا برستني منابتنها حنيف بن وحنيفية ريجكو الربازي إبراهيم عليه السلام كإمامي همو أهل توحيد لسر زويا بو هتا باوكي بيغمبرانا وفرمان كرا برسول الله دعاي كرا ثم أوحينا إليك أن اتبع ملة إبراهيم حنيفا فرمي أي رسول الله صلى الله عليه وسلم فرمان من بيكردويتو حنيف بوكو إبراهيم عليه السلام ريشكي أوهل قليلا وبأيما جا فرمي كل صدق الله أي مسلمان بلا الله راستي فرمي
غيري الله راستي وپێ ناڵێ بۆیە ڕاستی هەر ئەوەیە کە لە لای ئەڵڵایە وقل الحق من ربكم الحق من ربك من هەمووی ئاەتە ئەجا دوایش چی فاتبعوا ملة إبراهيم حنيفا وما كان من المشركين ئێوەی مسلمانان لەن ئەڵڵا ڕاستی فەرمووە و شوێن ڕێچکە و ڕێبازی ئیبراهیم بکەون عليه السلام وەکو ئەو حەنیف بن ئەو هیچ کاتێ لە مشریکەکان نەبوو ئەو هیچ کاتێ لەگەڵ مشریکەکان نەبووە بەری بووە لێیان حەنیفیەت ئەگەر بێت و پەیڕەو بکرێ جیاکردنەوەی میلەی کوفر و میلەی ئیمان بە تەواوی وە خۆ دابڕاندنە لە هەموو کافرێک و لە هەموو کوفرێک لە هەموو مشریکێک و لە هەموو شرکێک چونکە تۆ ئەگەر خۆت لە کوفر و شرک دابڕێنی نەبوویتەتە حەنیف تۆ بوویتەتە کەسێک کە شیرکت نەکردووە کە کوفرت نەکردووە کاتێ ئەبیتە حەنیف کە لە مشریکەکەش لە کافرەکەش خۆت دابڕێنی ئەگەر باوکو و براو کەس کاریش بێت ئەو ئاياتی زۆری بەسەر گازانی بۆ لەبەرەوەی شیرک ئەگەر مشریک نەیە گرنگی پێبا نامێنێ ئەو کەسەی قەبرێک ئەپەرستێ ئەگەر بە بەردەوامی نەچێ سەرپەرشتی قەبرەکە کا و جوانی کا و بیڕازێنێتەوە و گومەزی لەسەر دروست کا و خزمەتی کا و یاپراخی لەسەر ببەخشێتەوە خەڵک ناچێت بیپەرست قەبرەکە خۆی بە مروری زەمن ئەڕزێ و نان قەبری سەحابە لەناو بەقیع زۆر بەی دیار نەماوە ڕزی ئەو قەبرە جوای لێ ئیتر خەڵک ناچێت بیپەرستێ کە نەما کەواتە کێیە شیرکەکەی ڕاوەستانوە مشریکەکەیە ئەو کەسەی کە دەستور و یاسا بۆ تۆ دائەنێ ئەگەر تۆ نەچی دەنگی پێ بدەی ئەو دەستور و یاسایەک دانانێت تۆ واز لە قورئان بێنی حکم بۆ بکەی کەواتە تۆی مشریکەکەی شرکەکەی ئەوە ڕاوەستان بۆیە حەنیفیەت لە ئینسانە نایەتە بوون تا بەری نەبێت لە مشریک و لە کافرەکان ئەوە حەقیقەتی ئیسلامەکە ئیسلام یعنی حەنیفیەت حەنیف نەبی مسلم نیت حنيفا مسلما وما كان من المشركين لمشركة كان نبوة أو حقيقة حنيفية باشا بريبي لا شرك ولا مشركة كان مش نكهل لا شرك خوي مشركة كان يتردوسوا أحبابه اشتوان كيزو أم بابتانا بالبوتو نا بين خوش كان بريبي نتبع وكتشون إبراهيم عليه السلام بقومك وباباوكي شيوتشي إنا براء منكم هي قوم مشركة أي باوكتوش لقال يعني من لە ئێوە بەرین ئەوانەشی لەگەڵی بوون هەروایان ئێمە لە ئێوە بەرین ئەنجا دوایی ومما تعبدون من دون الله ئەنجا دوایی فەرمی لە خواوەندە بەتاڵەکانشتن جارێ لە خۆتان بەرین ئەنجا لە خواوەندە بەتاڵەکانتان چونکە ئەگەر کۆیلەکان نەبن تاغوتەکان دروست نەکەن ئیبراهیم عەلەیهی السەلام بتەکانی شکان تاغوتەکانی ڕووخان بەڵام کۆیلەکان هەر دروستیان کردەوە یان نا دروستیان کردەوە ئەویان مەحکەمە کرد و هەڵیان ناواگرەوە الله سبحانه وتعالى أقرأكي بوكربة برد السلام بويا لبيني لنا وبردني كويلك وطاغوتك كويلك لنا وبري باشترى طاغوتك شنك طاغوتك لا شي بري كويلك دروسيك بلام كويلك نما طاغوتك خويا كيف كزي بك هذا طاغوت طاب فشل هنا إسا باس ما حال قبرك دار زونا بويا آفاتي أمره كويلي طاغوتك أنا نك طاغوتك خويا أو أوانا شرك وكفريان راوستا وكردوه فارستيان وأوانا حتى قيامة لسجدها بيان بيني لسر إسلامي وحنيفني وأوشي أواني خوشة حتى قيامة لسر برمال بيان بيني لسر قرآن بيان بيني مسلماني هيك تلقيشيان لو عبادة أنا نبيني وكأنجان وحقيقة دين إسلام بريتيا لويك موحد بي حنيف بي انجاهر وندا طاوب لي ظلم باشا نا ويقيم الصلاة ويؤتي الزكاة هذا كرداري شهبه يسلمني ويناضل الراس أو يسر زبان الراس بأنه يشبكي الله سبحانه وتعالى فرمي أقيموا الصلاة ولا تكونوا من المشركين وازهنان لن يشكيشي مشركة كانت هون يشبك لوان وقت بالزكاة بي الله سبحانه وتعالى فرمي الذين لا فويل للمشركين الذين لا يؤتون الزكاة ويل بو أو مشركاني كزكاة ويتو أبيه
ئەمانە لە خۆتا بێنیتە دی دووە ئەوەی کە حەنیف کە تەوحید قبول کردووە شیرک ڕەت کردووەتەوە ئەهلی تەوحید کردووە بە دۆست و ئەحبابی خۆت لە ئەهلی شیرک و کوفر بەری بووی ئەنجا ئەبێ نوێژ بکەی ئەنجا ئەبێ زەکات بکەی ئەمە وتیا بوو الله سبحانه وتعالى فەرمێ ذلك دين القيم ئەوە دینی ڕاوەستاوە ئەوە دینی پێغەمبەرانە ئەوە دینی حەقیقیە ئەو دینت لێوەرەگری جگە لەو لێوەرناگیرێ موحید بوو نوێژ ناکەم لێوەرناگیرێ نوێژەکەم ڕۆژوەگرم و شیرکیژەکەم لێوەرناگیرێ کوفریژەکەم لێوەرناگیرێ ئەم ئیسلامە ئەمڕۆ لە خەڵکی شێوێنراوە گۆڕاوە کەم کەسە بینی لەسەر ئیسلام بۆ هەر بەشێکیشی سەدان بیانووی هەیە بۆ هەر بیانوویەکیشی دەسەگرێ بە چەند پیتێ لە قورئان چەند ئاەتێ لە قورئان چەند فەرمودەیەکی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لەیانێک تۆ زۆر نەپێشەوە باجیان بێتەوە خەڵکاکە ئەم گۆڕانکاریەش الله سبحانه وتعالى ئاماژەی پێداوە وەڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئاماژەی پێداوە لە قورئانە الله سبحانه وتعالى فەرمێ يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه أيواني إيمان تاني هنا أجر يوم مرتد ببن والذين كتان ورقرين الله جل جلاله قوماني كترهين مرتد نبن مسلمان بن خوشويستي الله بن والله جل جلاله خوشي بن كواتا خلقانك لدواي إيمان مرتد بنو شي مرتد بنو بنواقض الإسلام والله سبحانه وتعالى فرمي ومن يكفر بالإيمان فقد حبط عمله وهو في الآخرة من الخاسرين هر کەسێ دوا ئەوەی کە ئیمانی هێنا و کوفر بکا و کافر ببێ کردارەکانی پێشووی هەمووی پوچەڵە و لە قیامەتیشا لە دۆڕاوەکان و ئەفەرمێ بە رسول الله صلى الله عليه وسلم ولقد أوحي إليك وإلى النبيين من قبلك لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين أي رسول الله صلى الله عليه وسلم بتوش وبهمو پێغەمبەرانی پێش تۆشمان فەرمووە بە وحی بە گاڵتەنا بە قسەی ئەملاولانا بە وحی ئەگەر شیرک بکەی شەریک بۆ ئەڵڵا بڕیار بدەی تۆ کردارەکانە بەتاڵە بێتەوە لە قیامەتە لە دۆڕاوەکان بۆیە لە معنای حەنیفیەتیشە ئیمامی ابن کاثیر لە ئیمامی تاووسەوە قسەیەکی زۆر جوانە ئەفەرمێ حەنیفیەت بریتیە لە لادان لە هەموو دینە بەتاڵەکان بۆ دینی حەق چۆن ئەفەرمێ عن قەسد وعلم بعلم أبي واسيلة بني نقبة جهل بونا الواو قبر برستي بونا الواو بجي بو طاغوت كيدو بنجد لا أما حنيف نية أماش فاعلي شرك وكفر كاتك حنيفة خطورية الشرك كفر بزانة القرآن أم شركة ها كرداري بيغمران بوشارة قادو بيغمبراتينا أخوة لقب يوج أخوة رجو أخوة زكاة أخوة حج أخوة ناخواش كبر رسول الله فرمي بتوبهم بيغمران ما نتوه شرك بيغمراتيش ناخوة لقب نەک نوێژەکە وەڵا با پێی نەڵێت مشتێک چونکە ئەڵێ نوێژەکە یە شیرکی کرد ئەی سەحابەیەکی بدی شتێکی پەرستە جگە لەخوا پێوەچی پێوت مشتێک من دیومە قەبرێ پەرست دیومە حاکمێک و تاغوتێ پەرست پێی بڵێم چی پێی بڵێم مسلمی حەنیف بوختان بۆ دینی ئەڵڵا بکەم ئەوەی کە ئەو لە سەریەتی لە کوفر و شیرک بە حەقی بزانم دەی بە حەقم زانی خۆم وەکۆ با نەشیکە کە کوفر و شیرکی ئەوم حەڵال کرد ئەمە کارە ساتەکێ ويا حريف وكسية كبزاني كفر الشرك شيء بعلم وبعلم ليدو كذا نقبل إن الواو بين جنجا جا يقنا بوي بلي وبوي بجي كان لا بعلم بزاني كشرك محبط أعماله بزاني الله لا يغفر أن يشرك به ليخوش نابي لا مشتي بهمش يا وين بزاني كبهش لسر حرام أبوها تهتا لجهنم إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار وما للظالمين من نصر بعلم وبتمانى بكمال التقاليد وعادات وكمال قصك بيستوتا عندي ملاش كخوي دانش توحيد قريته واش مزال توحيد شيء ازال الشرك شيء خوي لسر شركه لسر توحيد ني علمك طواو بلا باري توحيد وعلمك طواو بلا باري شركه انجا خوب بارزي لي ولا بدي لي ها وكانت تور كسيكي حنيفي وفرمانك الله جل جلاله بويا الله سبحانه وتعالى اما جيب وداوه كخلقك زور لسرم حنيفيه نامل خوشي خوي براس زان وهم يحسبون انهم يحسنون صنعا او كباسما فانا زور بحق وزان لسدينا حقك
وازان پێویستیان بە عولەما نەماوە بە تایبەت عولەمای ئەهلی تەوحید بێنیازن لێ سوکایەتیان بێتن گوێنیان پێدەن طبعا هەرواش بۆ پێغەمبەرانەوانیان پێکرا بە هەر کەسێ داعی بێ بۆ تەوحید هەرچی بوختان و گوێن و سوکایەتی پێکرێ هەموو بە پێغەمبەران کاگە بە پێغەمبەرانیان ئەوت پیاوی خۆیان پیاوی دەسەڵات وأعانه عليه قوم آخر عند رسول الله صلى الله عليه وسلم أما هێناوێتی قومێک ڕایان سپاردۆ پیاویەوانە بە پارە کە پێمان بڵێ ئیگناوە دین نییە یانتە ئیفک و نیفتەڕا هەڵی بەستووە خۆی دروستی کردووە شتی وا لە دینانی پێیانەوت شاعرە پێیانەوت مەجنونە پێشەوەش کە ئەمانە بڵێ کە لە ناویانە بوو ئاسایی ژیانیە کرد پێیانەوت صادق لەنی بەڵام کە لە خواکانیدان تاوتر بوختانەکان دەستی پێکرد گوێنەکان دەستی پێکرد سوکایەتیەکان دەستی پێکرد ئەوە حەقەتیان کە گوێش لەم شەخسە ئاگرێ پێغەمبەرێکە لە تەوحید زیاتری چ پێ ناوە بەس ئاگاداریە کاتەوە لە شێت بەڵام ئەم چونکە دوژمنی تەوحیدە وە سەرخەری شێتە بە خەڵک هەڵێ باوەڕی پێ ناکەن ئەوە وایە اینجا ئەوەشی بە پێغەمبەران وتراوە بە هەموو داعیەک بۆ تەوحید دەوترێ الله جل جلاله خۆی وافرد ما يقال لك إلا ما قد قيل للرسل من قبلك برسول الله فرمي تو رزقاري نابي لو بختان وتاوان وجويناني بفي خمراني بيشتو تراو أي أبي ما رزقار من أبي كسك خلق بانكا بولاي التوحيد أقاداري كاتو لشي برزقاري برزقاري نعم ودجمناني التوحيد لبيستي توحيدا ينبتو دجايتي توحيدك بيقول خوب الله خلطي بوان لبر قال لي أنا روي في عاتشي بو جاتا ما شاكا الله سبحانه وتعالى فرمي ومن يرتد منكم عن دينه فيمت وهو كافر فأولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة وأولئك أصحاب النار هم فيها خالدون هر كسي لا إيه وورقر إلى دينك يعني ولا بدا على توحيد برو شرك بروا لا بدا على إيمان برو كفر بروا وبمري على سري أجر نمري على سري توببك الله جل جلاله توبورك بس بمري على سري طوال حتى قيامة دنيا جلدي بعبادة الذي بشاكر الذي به هر هم يبطلوا بخيلا ئاگری جەهەنەمە بۆ هەتا ئەم دینە الله جل جلاله ئاماژەی پێداوە وەڕێ بۆ شێوەی دەستکاریە کرێ وەرەسوڵ الله صلی الله عليه وسلم ئاماژەی پێداوە لە فەرمودەیەکە کە ئەفەرمێ لەتەنقضن یا لەتنقضن هەردووکی هاتووە یعنی ئیسلامەتی لە ناو خەڵکیە هەڵ ئەوەشێنرێتەوە ئاوا هاتووە بەو شێوەیەش هاتووە هەڵی ئەوەشێننەوە یعنی کەسانێک بۆتان هەڵەوەشێن لە دەرەوەی ئیسلام کەسانێکیش بە ناوی ئیسلامەوە بۆتان هەڵەوەشێن هەردووکی هاتووە بەناوانی بە ناوی ئیسلامەوە بۆتان هەڵەوەشێنەوە منافقین ئەوانەشی لە دەرەوەی ئیسلام هەڵیەوەشێنەوە کوفار و مشریکین دژمنی ظاهر و لە بینی ئەو دوانە خراپترینیان کامەیە منافقەکە وە لە قیامەتیشا فی الدەرک الأسفل من النار ئەفەرمێم ئیسلامە هەڵەوەشێننەوە و بۆشتان هەڵەوەشێنرێتەوە چۆن عروە بۆ حەبل بەکارێ حەبل ئەو ڕیشاڵانەی کە ئاوا بەیەکەوە پێچرا و تونوتۆڵی کردووە جاری وا هەیە سیاری پێڕاکێشن گەڵابەی پێڕاکێشن ئەوە بۆ ئەو بەکار هاتووە ئەو تاڵانە و ڕیشاڵانە پێوترێ عروە جا رسول الله صلى الله عليه وسلم ئیسلام بەچی وێناکە بۆمان بەو حەبلە بەقووەتە کە ئەگەر تۆ دەستی پێوە گرتوێ واعتصموا بحبل الله جميعا ئەو تا بەهەشتەوە با کە حەبلی الله تەوحید و جەماعەت و حەنەفیەتە وەکو ئیبن مەسعود دەفەرمێ ئەگەر دەستی پێوە گرت بێ نەوهێشت بێ هەڵوەشا بێتەوە لە دەستا ئەو ڕزگارێکە ئەو باتە بەهەشتەوە بەس ئەگەر هەڵوەشا بێتەوە ئەبەم شێوەی کە ئێستا رەسوڵ الله باسیەکە فەرمێ پەت بەپەت هەڵەوەشێنرێتەوە تەبەن ئەو حەبلە کە تاڵێکی هەڵەوەشێنیتەوە باریکترە بێت تاڵێکتر هەڵەوەشێنیتەوە باریکترە بێت تاڵێکتر هەڵەوەشێنیتەوە باریکترە بێت نامێنێتەوە تو دەست بە چی وە یا بمێنێتەوە بە لاوازی ئەمێنێتەوە لە بچووکترین فیتنەیە کە تووشە بێ ئەبچڕێ نامێنێ ئیسلامەتیەکەوە بە شێوەیەک وای نییە شەو گریتەوە بەیانی بچڕێنیتەوە بەیانی گریتەوە شەوی بچڕێنیتەوە رسول الله صلی الله عليه وسلم يمسي مؤمنا ويصبح كافرا گرێدانەکەی تەوبەکەتە و پچڕانەکەی کوفرکردنەکەی بەڕۆژ و گرێدانەکەی دیسان تەوبەکەتە بەشەو و پچڕانەکەی کوفرەکەتە بەڕۆژ ئا بۆ شێوە کەسانێکن ئاواژیان بەسەر چکە هیچی لەو حەبلە نەهێشتەوە بێ ڕۆشانوەتەوە جا رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ ئاوا ئیسلامەتی هەڵەوەشێنرێتەوە یەکەمیان چیە فەرمێ یەکەم پەت یەکەم دانە ڕیشاڵ لەو حەبلە هەڵەوەشێنرێتەوە فەرمێ الحکم حکمی الله حکمی الله بتوحید لنا و خەڵکیە ماوە خەڵک لە خۆی ئەپرسێتەوە لەسەر تەوحیدەکەی ها نەماوە
نەزەرێکەکە لە خۆی برسێتەوە لەسەر ئەو نەزەرە جاری شتێکی باشە دەست تۆ وریا بە شەیطان هەڵی خەڵەتانی کوفر و شیر لەگەی لە خۆت نابەرستەوە لە کوفر و شیر ئەڵێ خوا بەڕەحمەت ئەبێ لە خۆ بپرسیتەوە لەسەر تەوحید ئەنجا دوا لە خۆ بپرسیتەوە لەسەر ئەهلی تەوحید من لەگەڵ ئەهلی تەوحیدە ئەمە بێ ئەوەی لێی قەوما بێ وەگەر ئەهلی تەوحید لێی بقەومێ تۆ بێ زیاتر لەگەڵیان ئەمە هەر طەبیعی کە ساغ و سەلامەت و ئامینە لە ماڵ و حاڵی خۆیان تۆ بێ لەگەڵی پشتیوانی بی سەرخەری بی ئەوەی بۆ خۆ پێ خۆشە بۆ ئەویش پێ خۆش بێ ئیگنا ئیمانە نییە رسول الله صلی الله عليه وسلم لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەگە تووشی ناڕەحەتی بووبێ وەکو ئەهلی غەزە بە خەیاڵتایە هەست بە هیچ بەرپرسیارەتیاکی لە بەرامبەریانە ئەزانین تۆ وەکو ئەو وایە بڵێ یا ئەوان لە ئێمە نین یا ئێمە لەوان ئەو هەموو وێنە و ڤیدۆیانە بینی لە سۆشیال میدیایە ڕۆی بەسەریە هیچ لە تۆ ناگۆڕێ نەخەمێ بە دڵتایە نە بەدەم تا دوعایەکی خێریە نە هیچ نەبێ ئەوەندە پەندی لێ وەرگری بڵێ داواکەم لە ئەڵڵا ئەگەر منیش تووشی ئەم موسیبەتە بم وەکو جێگجیت ئەو براکەی لایەکی براکەی پێ ئەیبا بینێژێ مناڵەکە کەچی هێشتا ئەڵێ حەسبی الله وەنیعم الوەکیل ئیمانی هەیە باشە بەراوردکە ئێمە فیشەکێ تەقێ لە جنوب خەڵک لە ئێران خۆی دەینێتەوە بەراوردکە بۆ ئیمانە ئەوی هێشتۆ لێ بۆ ئیمانە ئەو والێکا بەرگی ئەوە هەمووی بگرێت دیارە تەجروبەی و بابەتەشیان کردووە رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ شەهید هیچ هەست بە ئازاری مردن ناکات ئەگەر کەسێکیش تاڵبی شەهادەت نەبێ بە نسیبی نابێ ئەوانە مسڵمانێکن بە حەقیقی ئیسلامیان لە خۆیانە پەیڕەو کردووە ئەیانەوێ لەگەڵ یا بگەنەوە بە ئەڵڵا تۆ کە تەماشای ئەم هەموو ئەحداثاکی بە بەردەم تایە ئەڵێ هیچ نەبێ هیچ نەبێ یا ئەڵڵا ڕۆژێ لە ڕۆژانە گەر منیش تووشی فیتنەیەکی وا بووم جێگیرم کە لەسەر ئەو ئیمانەیەوە پەندی لێ وەرەگری بیری لێکەیتەوە یا ئێستاش هەر هۆشێ لایەوەیە زەخیرە کۆکەیتەوە و بەنزین کۆکەیتەوە گەر شتێ بوو هەڵێ ڕاکی تێقوچێ ماڵەکەت و دنیاکەت و ژیانەکەت ڕزگارکەی دینەکەت باتیاچێ کێشت نەبێت کام جارە ئەو جێگە ئامینەش نەماوە بۆی بڕۆی و ئەوەی کە باس کراوە لە ئەحادیثەکانی ئاخر زەمانە و جێگایانە نەماوە بۆی بڕۆی نەبوویە برا تۆ ئەگەر حکمی ئەڵڵات ئەوێ جارێت لە خۆتا جێبەجێی بکە بزانم واحیدیان نە ئەنجا دوا ئەو بزانە لە بەرامبەر ئەهلی تەوحیدا وەلات هەیە یان نە ئەنجا دوا ئەو بزانە لە بەرامبەر ئەهلی کوفڕە بەڕائە هەیە یان نە کە بەڕاستی بێ لە کافر و مشریکیش بەری بێ سە باسمان کرد لا بدەین نابێت لەوان نابێت لەگەڵیان ئەگەر لەگەڵیان بی تۆ بەشێکی لەو فتنە و فەسادی کە لەسەر زەوی هەیە الله سبحانه وتعالى فەرمێ والذين كفروا بعضهم أولياء بعض إلا تفعلوه تكن فتنة في الأرض وفساد كبير کافر و مشریکەکان دۆست و پشتیوان و سەرخەریەکن ئەگەر تۆ لێیان بەری نەبی فتنە و فەساد لەسەر زەویا بڵاوەکەیتەوە ئیبن عەباس فەرمێ فتنە کوفرە فەسادیش بەدڕەوشتیە بۆ هەردووکی بڵاو بۆتەوە لەبەرەوەی کافر زۆر دۆستایەتی کرا زۆر پشتیوانی کرا زۆر سەرخرا لەبەر ئەوە بڵاو بۆتەوە خۆ ئەگەر لە ئەوڵەوە لە کافر بەری بوویتە ئەوە بڵاو نابوو لە ئەهلی فەساد بەری بوویتە ئەوە بڵاو نابوو کابرا کوفری کرد زانی تۆ چەپڵەی بۆ لێی زیاتری بۆ کرد زانی تۆ پشتیەگری زیاتری بۆ کرد کابرا مەلای هێنا زانی هەمووی خۆی پیاکە و خواخوایەتی و حەزی لێ زیاتری بۆ کردیتەوە زیاتری بۆ هێنا گۆرانی بێژی هێنا کچەکانی بینی هی تۆ ڕەقسی بۆکە سەمای بۆکە زیاتری هێنا خراپتریش هێنا وە خراپتریش هەیە جەژنی فەساد و کوفری بۆ هێنای کە زانی تۆ هەمووی ئەەکەی بە قوڕکتا و قوبوڵتەوە ئەشتیتەوە مزگەوت نوێژەکەی چوو جەژنی شەیطانەکانیشی بۆ هێنای هەڵەوی نەچی ئەوتانە خەڵگەی تۆ تاالبی ئەویش بۆ تێنێ ئەو کاڵای هەیە تۆ مشتریت بە قەریەک تاوانبار کە ڕیاریش و فرۆشیش هەردووکیشیان یەک دەرەنجام و سەرنجامیان برا ئەمە دینە تۆ بێ لە مشریک لە کافر بەری بی ئەگەر بەری نەبی لێی فەساد و فیتنە سەر زەویە گرێت کوفر و بەدڕەوشتی سەر زەویە گرێت وەکو چۆن گرتێتەوە بە چاوەکاری خۆمان بۆ ئەو کەسێک کە ئەڵێ بۆ بە کافرێ بڵێم کافر چ سوودێکی ئەوە سوودەکەی
ڕێگری لە فەساد و فیتنە ئەگەر پێونەوت کافر و لەگەڵ یان بەشداری لە فەساد و فیتنە هەوایە بابەتەکە وا نەزانی ئەم ئاەتە لە سوورەی ئەنفالا هاتووە بڕۆن ئاەتی پێشەوە بخوێنەوە کە باسی ئیماندارانەکە دۆست و پشتیوانی یەکن دوایش باسی کافرانەکە دۆست و پشتیوانی یەکن ئەگەر تۆ گیان نەبیتەوە لە کافران و لەگەڵ ئیمانداران نەبی فیتنە و فەساد بەهۆی تۆ سەرزەوی ئەگرێتەوە باجەکەی رسول الله صلى الله عليه وسلم فرمي كم قران كاريجة بس الخلقية هذه شيء حكم إسلام أنا هل حكم إسلام للتوحيد ونما للتوحيد ونما زورق لخلقية أمر بنا بتوحيد وبان جوازك أبو حكمي الله لا شيء لا حرام وحلال للتوحيد بوبوها مجهم يا عليه الصلاة بدو ساعتي أنا كي أوهم مجهم وكافر ومشرك شيء كردو تنبأ إمام ولا سرسرت تاجي سر بو حكمي الله نيل التوحيد بۆ حکمی الله لە ناسینی ئەڵڵایە پەیڕەو ناکەی خۆی پێ ناساندووی لە قورئان ڕەسوولەکەی ناساندوێتی پێت لە سونەتە بۆ ئەوەی کە ئەڵڵا پێیوتووی لەبارەی خۆیەوە کە ڕەسوول الله پێیوتووی لەبارەی ئەڵڵا جەل جەلاله بە فەرمانی ئەڵڵا بۆ ئەوە قبوڵ ناکەی ئەڕۆی بۆ لای جەهمیەکی مشرک ئەو ئەڵڵات پێ بناسێت بەو شێوەی کە خۆی ئێوە یاخود ئاغاکانی ئایانەوێ یاخود یۆنانیەکان و یەهودی و نەسڕانیەکان ئایانەوێ بە عیلمی کەلام بولا قرآن والسنة ناسيني الله ورناقري أزاني ناسيني الله إمام سفيان كوري عيينا فرمي هو أصل كل هدى سرشاوي هم هدايتك وفرمي والجهل به أصل كل ضلال وانا ناسيني شيء بنما أبو همو قمراي بس لسر مقصبتم لو أنا دوتانا وبازيات لسر وانا وأقداري خدبة برو لشرك وكفر حكمي الله جيبا جيك لخوتا أنجا برو حرام وحرام باشا برو لتوحيد جيبجيك انجا برو حلال برو لولاء وبراء جيبجيك انجا وربو حلال حلال او نزم ترك لك بلى الله جل جلاله وفرمه ان الحكم الا لله امر الا تعبدوا الا اياه ذلك الدين القيم ولكن اكثر الناس لا يعلمون حكمي الله ويش كسنيه حكمي كوني به ياخذ حكمي شرعي به حكم لتوحيد به ياخذ لحرام وحلال فرماني بيكردون قبول كردني حكمي أو تطبيق كردني بدين بزانا عبادته جيبجي كان فرماني بيكردون أجر بيتو لو شتانايا جيبجي نكن حكمي كتر وربقرن هو إيوه فرطان بإسلام ونية چونك ديني راوستاوه حكمي الله بيروكي لخوته وبربايكي لغيري خوته أو ديني راوستاوه الله ولي يقري جل جلاله ديني قبول كلا وديني بيغمبران بلام زور بي خلق ناساني بلاه زور خلق أجايلينيا أنجا دواء أو حكمي الله جيبجيك كاكا لحرام وحلال كاكا حكمي الله لك شكتا جيبجيك دي وقرنا في بيوتكم كوا لما لكد من رتوي نيري بو مشينه بنا يخيندنو سفره وسياحه ونازان بازار وقشت وجزار هم بوها مشينه نيري ببي محرم يعني بو عمره ببي محرم وازين باش كوا جيبجيك دي بو حكمي كوا جيبجينا كلا شكتا ولا كراكتا جيبجينا كي نيجناك دي كراكتا غري كان يجي لسرنيه بداي بيكوي يعني بو مسلم كحرام بيني رسول الله صلى الله عليه وسلم فرمان بمن ركان تمكن لحو صالي ونيشبه تو بس صالي بداي بي ميزاي وبيساي وهي انت ناوم مسكوت ولا ريزاي وسيني لباوش كحاملي نجاسه زانان ما نفرمون يجي تبز برو ختان بيخوان بس يالغري بيساي توم داي بي بيساي لباوش ده يجي دروزني اما اجري باوكي ناهن يجي لسر فرضه اما دينك او بيروكي ولادته اما يتر شاي مسلمان منيش بلم كاكا ديني اخواني او حقيقي بلم رسول الله فرمتي لدوا حوته فرماني يجي بيبكا نك بداي بيك وبيني بلا مواز دباوكي بيني الله يوتندر او بينا خوش مناو بيبو مسكت هي كذاب بس يا ماغو بينجوان بديار من ركعته دانيش درس ما فيه دين ما فيه هم مسكت شاهد او دري بو منك بخوا منال دين فير بس لكاتي خويا بشوازي خويا ابو شو ابوي اقدر حكمي الله ولا هيك كان هيشتو تو بشكل لواني خلينا مشان اتواني للتلفزيون كتا حكمي الله جاب شكل لموبايلك تاتواني لمجلس تاتواني لا سكردنو قفتو تاتواني ددق بغيبه داني شي لقالك هكا بزم داني شي ببختان داني شي كوا حكمي الله وهم حكمي الله هم يهلوشان تو بشكل لو هاو شيء كديني تيا اغور لمزل بوي توش هلا وشانو تو بشي خود يتر هر كسو كميزوري بريه كبتا حاكمته د صلاه داري ولاتك او زورك بركه ابطخي انا كان ويا فرمتي
یەکەم شتیان نامێنێ حکمی ئەڵڵایە لە هیچ شوێنە نامێنێ حکمی ئەڵڵا ناو مزگەوتەکانیشان نەماوە ئەو خۆمان نەبینی لەوێش نەماوە تیا چووە زۆر بەکەمی لە ناو مزگەوتەکانیشان ئاخریان چیە فەرمی نوێژە جاها فەرمی هەر پەتێکیش بپچڕێ خەڵکی دەسەگرێتەوە بەویکەوە یعنی هەوڵ نایە ئەو چاکاتەوە قای نا با هەرەمەیان هەیە هەوڵ نایەوە یەکەم چاکاتەوە ئەڕوا پەتێکی ترەگرێت دوای ئەویشە بچڕێت دوای پەتێکی کاگرێت تا هیچی پێ نادێت ئینسانی عاقڵ لە شوێنێکەوە کونی تێبووی گرێتەوە ئەی گرێتەوە بۆی کونەکە گەورە نەبێ ئەم گوێ نایەتێ ناگرێت ڕە باوەش مەبێ باوەش مەبێ باوەش باوەش تا هەموو دینەکەی لەدەستە ئەفەرمی ئاخر شتیان نوێژەوای لێ مەلاڵێ نوێژنەکەی مسڵمان بەس والله نوێژنەکە مسڵمان هیچ دەبانی وا ناڵێن مەلاکان وا ناڵێن ئێوە بێمە ناڵێن تەکفیری و توندرە و لەبەرەوەڵێن ئەڵڵا جەلە جەلالو فەرمێتی نوێژکەوت لە مشریکەکانەوە ئەمە کتابی ئەڵڵا ئێمە ئەڵڵا جەلە جەلالو فەرمێ گەر ئیمانتان بە ئەڵڵا هەیە کە لە شتێکا ڕاجیاواز بوون بیگێڕنەوە بۆ کوێ فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ئەگەر باوەڕتان بە ئەڵڵا و ڕۆژی دوایی هەیە لە خلافا بگەڕێنەوە بۆ ئەڵڵا و ڕەسوول منەی گەڕێنەوە بۆ لای ئەڵڵا ئەڵڵا جەلە جەلالووە فەرمێ نوێژکەوت لە مشریکەکانەوە ئەی گەڕێنەوە بۆ لای ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمێ ئەو پەیمانەی لە نێوان ئێمە و مشریکەکانە هەیە نوێژە ئەوەی وازی لێنە کافر مشریک بوو کاکە سەحابەش لەوێ عەبدوڵڵای کوڕی شەقیقە فەرمێ سەحابەکانی ڕەسوول الله هەموویان لەناو کردارەکانە نوێژ نەکردنیان بە کوفرە زانی ئەو تەواوی سەحابەش ئەو لە فڵانە مەلاوان ئەش لە سەرم لێت یەکسوە تۆ بەقسەی ئەڵڵا ناکەی بەقسەی ڕەسوول الله ناکەی بەقسەی سەحابە ناکەی چی بەقسەی کۆلگە مەلاک ئێڵەی سەرم لێت یەکسوە سەرە بە قوڕاچێ بە قوڕی جەهەنەمیش مەلامە بۆ حەڵاڵەکە لە نوێژ مەکە مسڵمان نوێژ نەکردنە بۆ حەڵاڵەکە باشە خیانەت لەو دیناکە ئەوە باسمان کردووە مەسەلەی نوێژ نەکردن جا فەرمێ ئاخر شتی نوێژە وای لێ ئەڵێ نوێژ مەکە قەینا مسڵمان ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ ليك لو تزيرين كان يا أفرمي سيأتي زمان على الناس لا يبقى من الإسلام إلا رسمه سدم بسر خلقيا لا إسلام هيجنا من توينا كين وينين يعجبيني بس ضلي لك ويا ضلي لدكان لا بازار كل جاري ضلي لا مقر كل جاري واحد ضلي لا يفلي مرو تكانك سيدي كتوه دام يشكى خلقاته بلا من وايد ولا نيجاته وبرشا ناتوانم نوێژ بکەم نوێژی کردووە بە دیار خەڵکەوە نوێژکرد بووە چیشیان پیاوە لەسەرەوەی نوێژکرد ئیسلام هیچی نامێنێتەوە وێنەکەی نەبێت ڕیژدانێ فەیسبووکەکەی پڕەکە لە پۆستی ئاینی و ڕەسم لەگەڵ ئەم مامۆسای ئاینی و ئەو مامۆسای ئاینی پارەی پێ بکات کە چی پێڕازیەکە لعنەتی ئەڵڵا لەو جۆرە کەسانی کە ئاوا ئیسلام بەکارهێنن و هافرەتێ بۆ پارە بۆ دەسەڵات بۆچی لعنەتی ئەڵڵایان بەسەرا بڕژێکیان بە ئیسلام چکە خەڵک ئەویدی بەو سەر و سیما و هەیکەل و شکڵ و بۆدی و عەمامە و مێزەر و جبەیەوە ئەوە ئەکا خەڵکە ئاسایەکەوتی جاوابی کامیش بن ئەویش کردن بۆی هەمووی خەرق بۆتیە شکڵی ئیسلام ماوە شێوەکەی ماوە خەڵکی بینە لە خەڵکە ئەوەی دەمەکاتەوە وەسفی ئیسلامە بۆکە زۆر بەجوانی بە سێری کرداریکە لە سەتایەکی نابینی باشە هەیکەل و بیچم و بۆدیە بینی وازانی سەحابەیە هەموو شتێکی وەکو ڕەسوڵ الله لێ کردووە صلی الله عليه وسلم بەڵام سەیری ناودڵی کە بۆ گەنی دێ فەرمێ لا يبقى من الإسلام إلا رسمه ولا من القرآن إلا أحرفه روايتك فەرمێ لا اسمه قورآن چیە مێنێتەوە بەس پیتەکانی خوێندێتەوە لەسەر زوبانیەتی کورە دڵنی خۆشە پێی کورە خەڵک معجبیەتی کورە بینەری زۆرە لە یوتیوب پارەی پێ پایاکە لایکی زۆرە کورە هەر ڕۆژە لە دەوڵەتێ بانگەکرێ هەر ڕۆژە لە مزگەوتێ بانگکرێ ڕۆژە لە گەڕەکێ داوەتە نوێژی عیشایان بۆ بکە ئەگەر ڕەمەزان بێت بەرناکەوێ ئەم مزگەوتەڵێ وەرە تەراویح بە قوربانە و مزگەوتەڵێ وەرە تەراویح بە قورئان و خەڵکەکەش بڵێ ئەو پێش خەندەنگی خۆشە ئەو پێش خەندەنگی خۆشە کوفریە چی پێشەخی شیرکەکە کوفرەکە چی پێشەخی کافر و مشریک بە ئیمامی خۆت دەزانی یەکی بە ئیمامی خۆت ها قارئ هەیە شیعەیە مشریکە بە عایشە خاتوون ئەڵێ زینای کردووە ئێستا بێتە مزگەوتەوە نایڵێن من پێش نوێژەکەمەوە خەنە پێشەوە لەبەرەوەی دڵنی خۆش ئەوای لێ هاتووە پیتەکانی ماوەتەوە قورئان حکمەکەی و حەقیقەتەکەی نەماوەتەوە زۆرێک لە خەڵکیان لێ هاتووە پاشانە فەرمێ عەلی کوڕی ئەبوو طالب ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ فەرمێ مساجدهم عامرة وقلوبهم خراب من الهدى
مزگەوتەکانیان قەرەباڵغ مزگەوتەکانیان زۆر قەرەباڵغ کێشیان نییە خەڵک چاولێگەریە کا قەرەباڵغی لەکوێ دی خۆی پیاکە بەڵام فەرمێت دڵیان بەتاڵە لە هیدایەتی ئەڵڵاه زەڕێک نوریتیان نییە فەرمێ عالیمهم مەزاناکەیان تر لەوە بڕۆ بۆ نەزانەکەیان دەبێت چۆن فەرمێ شەڕ تحت ئەدیم السەما خراپترین کەسیان زاناکەیانە لەژێر ئەو ئاسمانیان پیسترین کەسیان پێزەونترینیان زاناکەیان باشە باشانە فەرمێ منهم تخرج الفتن وفيهم تعود هەرچی فیتنە و ئاشوبێک لە دینی خەڵکە فەرمێ لە ژێر سەری ئەم زانا دین فرۆشەیە و لە ژێر سەری ئەو خەڵکە دین فرۆشەیە کە لە ناو مزگەوتە لە چواردەوری و زانا دین فرۆشە کۆ بۆتەوە نوێژی لە پشتەواکە و پێی ئیمامە و بە شان و باڵیا هەڵەیە و شەو ڕۆژ ئەدمینی بۆکە و وتاری بۆ بڵاوکاتەوە بە قوربان و بە ساقێ ئەفەرمێ هەرچی فیتنە لە ژێر سەریەوانەوە دەرەچێت بۆ ژێر سەریەوان ژەگەڕێتەوە ئەوە عەلی کوڕی ئەبوو طاالب ڕەزا ڕەحمەتی ئەڵڵاه لێبێ وەصفی ئەم زەمەنەی ئاوا کردووە لە قسەیەکی تریا فەرمێ يأتي زمان على الناس لا يبقى من الإسلام إلا رسمه ولا من القرآن إلا أحرفها فرمي دينهم دراهمهم قبلتهم نساؤهم بالقليل لا يقنعون وبالكثير لا يشبعون أواني بيشويت يا فرمي الدين يا نبيت بار دين يا أبيت بار يا مالين دينك لي يقريبا بار بس إذا خوش يقريبا بار زور زور بروي معلوم نالش يقريبا بار هنا تشركوا بيرز هەر ژنەکەی کڕی بە پارە و چۆن لە قماریشا دۆڕاندوێتی بیستان خۆتە خەڵک وای لێ پارە بێ بە دین پارە بووە بە دینی کاڵی بۆ ئەم کوفراکەڵێ لەبەر بژێوی پارە کاڵی بۆ ئەم عیبادەتە ناکەیەڵێ دوکان بژێوی پارە وەکو بڵێ خۆی ڕزقی خۆی پیاکە ئەڵڵا جەلە جەلالوهو ڕزقی نادا باشە هەموو شتێڵە پارە پارە ژیان ژیان وازی لە هەموو شتێ هێناوە هەرچی پێڵێ بۆ نایکەی بژێوی پارە ژیان ئەوە دینەکە ئەنجا فەرمێ قیبلەتهم نیساؤهم قیبلەیان کەعبە نامێن هەر سەیری ژنە هەر سەیری ژنەکە چ کشە مۆدێل هەموو کەسەی ناس بێنە ناوی تەعالەمم پێ بڵێ دە زانای کوردم پێ بڵێ کە لەسەر تەوحید و سوننەت بێ نایزان دە کچە مۆدێلم پێ بڵێ کورە پەنجاو پێ هەمووی سەیری ئافرەتەکە هەمووی زانی بۆیە سوور ئەبینێ ژنەکەڵە کاکە بم بە بۆ لای دکتۆر با تەجمیلم بۆ بکە وەکو کێم لێکا وەکو فڵانە کچە مۆدیل لێ فڵانە شاجوانی وەکوێ زانێ خۆشی حەزی لەوەی وای لێک قیبلەی بووە بە ژنەکە یاخود مەرجەعی ژنەکەیت بەبێ ژنەکەی ناوێرێ نوێژێکیش بکە دوو تاڵیش دانێ ژنەکەی جارە پێتاشێ زۆر کەسێ پێتاشێ لەلایەن ژنەکەی جلێکی شەرعی ژنەکەی بڵێ نابێ لەبەر لە کاتێکا ژنەکەی ڕوودەقووتا بێ ئەم بە ژنەکەی بڵێ نابێ لە شەرعی لەبەر قبلتهم نساؤهم مرجعیان ئەوان چاویان هەر بۆ ئەوان جا فەرمێ چی کێشەکە لە چییە بە کەم قەناعەت ناکەن بە زۆریش تێر نابێت هەر بیدەرێ هەڕە هەلمین مەزید دەڵێ جەهەنەم پڕ نابێتەوە بە هیچ کەمیشی بەرێ ئەوە هیچ بە هیچ شێوەیە قەناعەتی نییە و قوبوڵی نییە هەر بۆ زۆر ئەڕوا هەر بۆ زۆر ئەڕوا هەر بۆ زۆر ئەڕوا باشی هەیە ڕۆ بۆ باشتر حتى زرتم المقابر أو تكاثرا ألهاكم الله جل جلاله فرمي التكاثر حتى زرتم المقابر جاءت أنا وقورقي سيرك أو هم هولك يا يبو مالو من دالو بارس رد سامان هيجي لبرت قورق والله شبي وتبوي يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم أشي تاو قورت هم هولك بو بارنا بو ومن دالنا بو سودين يبوت يقضي سلامة لكفر وشرك ونفاق فسق بدع سودي قرب سر أو ضلينا بردوته بو إسلام ونقشته بالله أو إسلام قراوي بردوته أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والحمد لله رب العالمين. الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصامي إلا بالله عليه توكلت وإليه أنيب. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. الله سبحانه وتعالى لقرآن باسي كسانك من بوكا إخوان بإيمان دار زان ولا مشرك فرمي وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون.
خەڵکێکی زۆرە بینی دیعای ئیمان هێنان بە ئەڵڵا ئەکا بەڵام زۆربەی مشریکە. رسول الله صلى الله عليه وسلم فرمي لا تقوم الساعة حتى تلحق قبائل من أمتي بالمشركين وحتى يعبد الأصنام. قيامة بربانا به حتى لأمتكم كساني شوين مشركين نكوي شوينكم ودس نكريته ببت برستي يتر بتي مادي ومعنوي هم يبرستي. طبعا بيجو بيه وتريتي مثال هيكر بلام كبرسترا أبيت الصنام باشا كبرسترا أبيت الصنام برستنيش بريتيا لويكا الله جل جلاله فرماني بيكردو بو خوي بكي توبشي بو يبكي ونمونه فرماني بيكردو الله برستي شي سجده بو يجبي طوافي ويجكي سربري بو اويش ها ينايت ياخذ فرماني بيكردو الله حكم بس دخوي ورقي شي حكم لا يجورك او شرك زرد سورنيه خلق علي اما توتوشي شرك بي فيلم رساليه تبع ابو لهب وانيك اكثر كان دوريه بي حرب بكفر شرك زاني تكتب بكفر شرك نازل او اكثر ببينته ولا بازار سيلفي لقى كده الله دوري ابو جهل بي اكثر بو مهم بو او شيء بشرك لي امر وايلات وخل بابا شرك كفر القران تما شيء دراسيك او قرانيته يك ايتين باسي شرك كفريتي انا يا باسي شرك خويا كاتشيه يا باسي كفر خويا كاتشيه يا باسي اهلي شركك يا باسي اهلي كفر توحيدك يا باسي كرداري مشركينك يا باسي كرداري موحدينك يا باسي سر انجام موحدينك يا باسي سر انجام مشركينك هم قرآن واحد وردي راسك يا معقولته يك آد لسر دزنيوج هي اقاداريتي ولا بريتو هو دز نيوجك وبارزيت وخلنا وشيتو او هم وشش هزار وشش صاد لسر كفر وشرك هي والله توحيدك بارزيت والله وشيتو معقولته انا نفهم بي وانا نزان ببدينك ها يك آيات آوا بيوي وابسته بي بلام همو قرآن واز دبني ما بشتي. ابن مسعود رضا رحمتي الله إليه فرمي رسول الله صلى الله عليه وسلم فرمي لا يأتي زمان إلا الذي بعده شر منه هیچ سردمنا إلا أوي دواي خوي خرابتر لخوي. جاء ابن مسعود شرحي كان فرمي لا أقول عام أخضب من عام ولا أمير أحسن من أمير. أنا بس مونية بلا مولا صالك بروبو مرزق ورزي زورتر لا صالك تريا كم تربيته نعم بس مونية كأله الزمان حتى بخرابه به ما بستي أونية بارنا من سرود سامان نامن الدنيا نامن فهم بس إشمونية كار بدستك خرابتر لويتر كار بدستك يدر خرابتر لويتر فرمنا بذهاب فقهائكم وعلمائكم وخياركم وبقاء شراركم بهوي شيء وين علمنا من أجيريه كشريه بريه كاس شقينية درب درك ليه كزقين كزجنا كما بشكل إيمانك ولا إبو أم كسم مسلمانها بيتجا عالمه سوقاتي بيكري شي بيكري أم بموقف دانش زانا كانت نامن فقيه كانت نامن شاك كانت نامن شاك خوازه كانت نامن كي منتو شراركم خرابترين تنامن بوا زمان خراب أفرمي ثم يقيسون الأمور بآرائهم فينهدم الإسلام وينثبت فرمي أنجا دو أمش خلق خرابة كارت شيكا خو دانان شي خلق بيبلا وشركة كفر قبولنا أبي ويني كي جوان بيشاني خلقي با بچی پیشانی خود به اسلام هست هیچ چی دست نکه خوی به جوان که اسلام یه کاری جوانی نیه دز بیا و گوجا داون بیس هر چیزی عادی نه شاء الله با توزی خوم جوان کم بچی به اسلام خلاص بو جاء فرمي دسك بقسك الدم لدينشا اشتكان بعقلي خوي بقياسا ليك داته وازد قرآن يعني وازد حديث يعني تو الله امام صالح مرسلين مصلحه عامه مصلحه عامه الله جل جلاله القرآن بقوم راينا إن تطع أكثر من في الأرض يضلوك عن سبيل الله قال زور بي خلقي لسر زوي دواي زوري نكوي قوم راي لري حق لاي أقر وابلي بيغنبلان لقيامتها هيانا دي كسي لقلني هم أمتك الكافر بوكي هي يكس هي دوكس هي يكس رسول الله صلى الله عليه وسلم وافق مصلحة عامة أن زين لقل عام ما كفر شركون دجيان وسانو بشتي بناي مصلحة عامة ومصلحة ولا أما حد شي كفر شركة حلال كذا شي بدروشتي حلال كذا هنا راو تناو خلقه همي بقياساتي عقلي بو مصلحة أبو مصلحة برجوان طبعا شيطانش كسجدين قبل ومصلحة برجوان دي برجوان دي من لويانية من لا أقرم سجدة بو قربان من قولة ترم برسلم بعكس بيو سجدة بو
وقياسەکە ئێستا ئاگر باشە یاخۆ لەم سەرمایە تۆ چرایەکە بێ باشترە زۆپایەکە بێ باشتر ئەم شتێ خۆڵ لە ماڵ ئێوە قیاسێکی عەقلیە قیاسی عەقلی لە بەرامبەر دینا نابێ بکرێت چونکە ئیلا دین ڕاستە قیاسی عەقلی غەڵەت ئیلا دین ڕاست قیاسی عەقلی غەڵەتە وێ نابێ بە قیاسات شت حەڵال کەیت و حەرام کەیت ئەفەرمێ بەهۆی ئەوە ئیسلام نابێت ڕوخێ لە ناو خەڵک ئەو دینەیە کە ئەوان بۆیان داڕشتون ئەو خراپترین کەسانە بە قیاساتی عەقلی ئەلەو سەردەمایە رسول الله صلى الله عليه وسلم ئاماژەی داوە ئێمە بێت چی بکەین وەکی ئەهلی حەقە لەو سەردەمە بدأ الإسلام غريبا وسيعود غريبا فطوبى للغرباء قيل من هم قال الذين يصلحون إذا فسد الناس الإسلام بغريبي هذا فرمي وغريبي جدته باشا شون غريبة بيته كما بدأ وكو شون لما كان غريب وايلي للشارك أو غريبة بيته ياك شارمي لسر كفر شان كسر سليمان خدي مكة وايليته رسول الله صلى الله عليه وسلم وافق جاء فرمي طوبى حديث قال صحيح مسلم أو يخوشا أهلي هوا وآرزونات وأنقصي بسر جاء فرمي ناوراستي بهشت بداري طوبى وبو كسانك أو غريبيان قبولا تحمليا يبرسن كين أي رسول الله صلى الله عليه وسلم فرمي أوانا كاتك همو كسيك فاسد بوا همو خلقي فاسد بوا أمان بقجيارون يصلحون نال صالحون دسي قلتوا بكلاوكي خويا وباباني بحقي كسينية نا إصلاحك بخلقي جباب الله يبيب قرنوا بو إسلام حقيقيك هولا أو غربة لسى الإسلام لها ويفرمي رسول الله صلى الله عليه وسلم لفرمو ديك ترى فرمي إن من ورائكم أيام الصبر فرمي براسي لدواي إيوه ومالي روشقار دي قرصة تند لسر أهل الإسلام يوسي بالصبر وتحملها بشيويك شون المتمسك بدينه كالقابض على الجمر هو كسيد دستي قلتوا بدينك وكوابش كوي قلت له أي قبول نية أو انداد فسوتيا لدنيا أو انداد زرقي قبول نية لقيامتها بهمو خوتة تجان قبول نية أجريكي كمي دنيا كاتواني بيكو جينيتو دسي شدوائي شاك بيتو تحمل كي لقيامتها أبي جهنمي هتا قبول كي أو بشكوية أبي بيجري أبي قبولي كي ويبيتك أو يتوشى أو قريب بشكوية كي بشكوية لا أو ندل دس السوتين لأن هذا سايكو جينيتو زالة بيبساليا بياو بيجري أجركش الزورة رسول الله صلى الله عليه وسلم فرمي أو كسي لو رجعنا عملك للعامل فيهن أجر 50 شهيدا أجري 50 شهيدية ليه برسل منا ومنهم لا خويا يا لا إيما فرمي لا إيوة أجري 50 شهيد نصحان بزنك فضل يعني أجر جيالة فضل هو الله سبحانه وتعالى براندويتي وبويان لمسبق علمي باشا أجري جويك لسك ذلك فضلك أوان كسب أنا ناقات وصحابة إن شاء الله باسي أوجكين لا فرصتي كتير أما وتاريخ ولا سر وقران كارياني بس ديني خلقيها هاتوا ولا سر أوانشي كدينا كان قرنو ناي قرن وكان ناي دورين شأجروا بعداش يعني دعوة كارم الله سبحانه وتعالى بك تماي هدايات بهم لاعك دعوة كارم الله سبحانه وتعالى بمان جرت وسر دين حق خوي ولا سر يجي كير مانكا ولا سر بمرين وفي بقينوا دعوة كارم الله سبحانه وتعالى شفاء ونخوش أنا بدأت كدعوة دعاء خير يعني ذاك الدين دعوة كارم الله سبحانه وتعالى جيرا ودورنا راحتي أو خلق جريو بيان جريت وبنايا بصار وسلامتي دعوة كارم الله سبحانه وتعالى إسلام بخاته وحكم لم ولاتا وبخاته ونا وفرورده لم ولاتا وبخاته ونا وروشتها السكود لم ولاتا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب آمين أقم الصلاة.